کومالا دادگری پێتەوی بانگەشێنینە. کومال ئەو هێزەیە کۆ بوویە دەنگ و ڕەنگی هەژار و ستەم لێکریان و لە ڕۆژێن تەنگاڤیان بوویە خودان بۆ بێخودانان. کۆمەڵی ئیسلامی پێویستی بە بانگەشەنیە. لە چێ زوڵم هەبی کۆمەڵی ئیسلامی لەوێ نەبووە؟ لە چێ ئیهانەکردن بە دین هەبی کاندیدانمان و پەرلەمانتارانمان لەوێ ئامادە نەبووە؟ لە چێ شکاندنی شکۆی کەسێک هەبێ پەرلەمانتارمان لەوێ نەبووە و ئامادە نەبووە؟ کاکە لەوەی زیاتر پەرلەمانتارمان شەهید کراوە لەسەر حەقبێژی. تەحەدا دەکەم بە پەرلەمانتارانی ئەو دەسەڵاتدارانە هەموویان بابێن بڵێن ئەمە شەقێکمان خواردیە لەسەر حەقبێژی و لەسەر ڕاستگۆیی نییە. لەوێ شەڕە مەنسەب و شەڕە دەستکەوتە. بەڵام پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری لە بیدایەتی و بە دوێرانە وەکو شێرێک لە مەیدان بوونە. پەرلەمانتارێکمان هەبووە لە بەغدا باوەڕکە جێی 10 پەرلەمانتاری گرتووە. بەڵام خەڵک با خۆی لە جێلی نەدا. خەڵک با ئەو فکری لەسەر خۆی لابا ترسە تا کەنجی. بارێ دارایی و ئابووریە خەلکی کوردستانی خەما سەرەکیە کۆمەڵێ بوویە. ئەلایەکی بەڕەوانیش مافên مامۆستا و فەرمانبەران کریە و لایەکێ دیژی پڕیا دەستگەین خوێن خێرخوازی هەوارە خەلکی هەژار و نەدار چوویە. کۆمەڵە دادگەری ئەو لایە نەبوویە هەرش دەستپێکێ و هەتانوکە سمعەتەکە باشەیە. کۆمەڵە دادگەری ئەو لایە نەبوویە و چەندین قوربانی داینەش پێخەمەت بەڕەوانیکردن خەڵکی هەرێما کوردستانê بەڕەوانیکردنش موچەیە مامۆستایان یە فەرمانبەران بەڕەوانیکردن موچەیە پێشمەرگەیان حتا ئەگەرم بەرێ خوب دەینە لایەنی خێرخوازی و دەستگەهی خێرخوازیە بەخشین نوکە چەندەها هزارەها ماڵباتێت بێسەمیان و ئەیتام هەیڤانە موچەیە هەیڤانە پڕێڤەت بدەن. هەڤدەم کۆمەڵ بوویە پارێزەرا دین و ئەخلاق و خێزانێ. ئۆپرەیا دەستگەین خوێن پەروەردەیی و بانگەوازی و ڕاگەهاندنێ civakê Kurdîş hemû pîlan û hizrên jengî parastiye. Ev e komala dadgeriye. Ev dam û dezgehê xwe ve yet perwerdeyî, yet bangewazî. Dam û dezgehê xwe yet ragihandinê. Ragandineka hadif ya avaker. Ya avakirina civakekê îmandar û dîndar û xwedêniyas. Her wesa sehkeyînê helwîstên me yet komala دادگری کردستان لکردستان و البغدا ام بردوام راوستیاینا دجی هر حزرکه هر فکرکه هر پنگاوکه که دجی اخلاق ما بید دجی دین ما بید دجی خزانا کردی بید. کومالا دادگری کردستان به لیستا 285 بندریش مید گل هودات راستگوینه به شکدارت هلبجارتنین انجمن نینرن عراقی دا کولبرل 11 ماه 11 اف ساله پره وبچن. آمد بریفکانی کانال آسمانی پیام دهوک.